Vamos, prima. منا ومنافع حمد صديق خەڵکی شاری هەڵەبجە لە هەڵەبجەی شەهید لەدایک بووم بابا پیرانم هەمووی عەبابەی لێین ئەم باخە هینی وەرەسەیە کە ماوە کە هاتمەوە بڕیارم ما بێزەبت من ئیتر کاری دایکایەتیم لە ئەوروپا تەواو بوو بووم بە داپیرە بەردەوام من کارم کرد لەگەڵ حکومەتی ئەڵمانیا و ژیانی ئەڵمانیا 20 ساڵێک لەوێ بووم کاری جۆراوجۆرم کرد ئیتر هەستم بە مانوێتی کرد کاتی ئەوم هاتووە ئیسراحەت کەم لە هەموو ئەوروپایە و لە هەموو وڵاتە عەرەبیەکانە هیچ جێگایەکم پێ باش نەبوو وەکو ئەو شارە جوانەی کە خۆم تیا لەدایک بووم بڕیارم ما کە بێمەوە ئێرە ئێستا دڵخۆشم کە لە شاری هەڵەبجەم بەڕاستی ڕاست بوو ئەم ساڵ جەوەکەی زۆر گەرم بوو ئەوە هەواکەی زیاد لە لزوم گەرم بوو ئەبێت چێژی لێ ببینی نابێ ئاوا لە بەردەمی پاڵکەوی تو ئەو خۆی زاخت کا بەسەر توێ ئەبێت تۆ چێژ لە جەوەکە ببینی من سەعات یەکی نیوەڕۆ ئاهاتم لەگەڵ ئەم باخەیە لەگەڵ ئەم سروشتەیە لێویا پاڵ ئەکەوتم گوێم لە دەنگی زیکزیکە و ئارەقێکی زۆر بە گیانما هاتە خوارەوە بۆ من ئەوە زۆر تەندروست بوو زۆر دڵخۆش بووم بەم جەوەی ئێرە تۆزە بڕواتە ئەوێەوە اسكت كم باغداری لە دێر زەمانەوە هەموو ژنانی لادیەکان دائیمەن کردویانە زەراخ لەگەڵ پیاوانە شان بە شانی پیاوان هاوبەش بن لە زەراعەتکردن و باغداری و مەڕ و ماڵات بەخێوکردن و ئەمانە هیچ قورسێکی تیانی بەس تۆزێت لێبەوەنی لە خۆت ببووری لە وەختە ئیسراحەتەکانە بەی بەکارکردنەکەت چونکە بەڕاستی ژنانی ئەوسا هەر هەموو بە سروشتی مناڵیانە بوو هەر هەموو دکتۆریان زۆر بە کەمی ئەناسی لە ساڵێک ئاگەرجارێ بچوونایەتە بەر دکتۆرێک بۆ لەبەرەوەی زیاتر لەگەڵ سروشتا بوون کار و ئیشکردنیان و بژێویان لەگەڵ سروشتا بوو دکتۆریان نەئەناسی ئەنجاک و سەعاتی کارکردنم لێرە لەم باخەیە من کەی وەختم هەبێ بەڕاستی یەکسەر ئێمە ناو باخەکەوە لەگەڵ گوێم لە دەنگی زیکزیکە و بۆق و تەیر و سەگ وەڕین و ئەمانە یعنی ئەم خاتە عالەمێکی کەوە بەڕاستی خۆشە لێرە ژیان زۆر خۆشە ئەگەر بتوانانی خزمەتی سەوزایی و لەگەڵ ئاژەڵا پەیوەندیەکی ڕۆحیت هەبێ هەموو شەمەیەکە سەر ئاوەکانی جارێک گەرمای نیوەڕۆیە سەعات 1 و 2 لە پێشەوە کە من یەم سارە سەعاتی خۆم ئەزانم ئەبێ لە کەیە بزانم بە دەقیقی لە وەختەیە بیبڕم ئەمە زۆر مهمە چونکە خەریتەی ئاودێرانەکە بەڕاستی زۆر مهمە ئەبێ کاتێکە باخ چاگەکرێ لە بەهارە مانگی دوو ئەبێ تەرکیزکەیتە سەر ئەوەی بزانی چۆن خەریتەی ئاوەکە بەکوێ ئەچێ ئەبێ ئەوانە هەمووی ڕێکرێەوە مانگی دوو کردومانە و لەگەڵ ئاودێرانەکە ئێستا ئەبێ زۆر تەرکیز خەیتە سەر ئەوەی ئاوەکە بە فێڕۆ نەدرێت چونکە ئاو زۆر کەمە ئەم ساڵ ئەمە چەند هەنجیرێکی کەی جوانی پێوەیە لێکەینەوە ئەمەکە جوانە طبعا تا ئێوارە لە بازاڕە جوانترین میوە بکڕە و میوە بخۆ بەو میوەیە نابێت کە لە بەردەستی خۆت و بەدەستی خۆت بەرهەمەهێناوە بۆ من زۆر تایبەتە ئەم میوەیە تامێکی زۆر جیاوازتریشی هەیە چونکە بە عارەقی ناوچەوانی خۆمان کراوە هەری خۆم نابەتەنیا هینی خوشکەکانیشم